الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين وعلى آله وصحبه أجمعين. عزيزان وخوشويستان، سلامي خواهي جورتان للسربية لشويكي جمعي مباركة لخزمت كور ومجلسي في غنبردا. صلاة والسلام للسربية قرآن من خوند وصلاوات من دارة في غنبري نازدار ويستباسي سیرەی پاکی و پێغەمبەر نازدارەکەین کە لە کۆتایی وەفاتی پێغەمبەری نازدارا بووین. سەڵات و سەلامی لەسەر بێ. ئەو کتێبەی جەنابی مامۆستای مدەڕیس الوردة العنبرية في سيرة حضرة خير البرية. یارە تەبعەن مامۆستا بە شێعر و باسی کردووە، خۆی شەرحێکی کردووە، وەکو مەڵە تەفاسیلی پێداوە، ئێمەش مەفهومەکەی ئاماژە پێەکەین و چەند کتێبێکی تر لە سیرەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ. وتمان پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ وەفاتی کرد. وەک عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە باسی وەفاتی پێغەمبەری نازدارە ئەفەرمێت ئەخیر ڕۆژی پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ بۆ بەرەبەیانیەکەی پێغەمبەری خوا لە پەنجەرەکەوە سەرێکی لادا و پەردەکەی لادا و سەری دەرهێنا و سەری ئەسحابەکانی خۆی کرد. ئەسحابەکان دڵیان خۆش بوو کە پێغەمبەری خۆیان بینی، فەرمویان دیارە پێغەمبەری خۆ ئافاقەی بۆ هاتووە و ئەلحەمدولیلا ئیشاڵڵا ئەگەڕێتەوە ناومان. حەزەتی ئەبابەکر نوێژی خۆی کرد، ئەو ئیمامەتیە کرد، پێغەمبەری خوا ڕازی نەبوو کە ئیمامەکە ئیلاو نەبێ. بەهەرحاڵ بۆ بەیانی ئەسحاب هەموویان چوونە بەدەم ئیشوکاری خۆیانەوە. بۆ نمونە حەزەتی ئەبوبەکر کە پێغەمبەری بینی بۆ شێوازە لە نوێژی بەیانیە کە لە پەنجەرەکەی ماڵ خۆیان و سەیری مزگەوتی کرد، فەرمووی دیارە پێغەمبەری خوا وەزعی باش بووە، ئیجازەی لە پێغەمبەری خوا خواست، فەرمووی قوربانە چوومە لای کچەکەی خاریجە کە خێزانی وتۆتە دوور بوو لە نەسەخە شوێنێکی وایە تەقریبی لە مەدینە، قوربان ئیجازەم بە ئەڕۆمەوە با لای ئەو بم. پێغەمبەری خوا ئیجازەی دا، یعنی یەک مشکلەی نەبوو، وەکو چۆن سیحەتی قبل المەوت هەیە، ئینسان جاری وایە نەخۆی چەند ڕۆژ زبانێ شێ و دوایی چاکە بێتەوە بۆ سەعات یا 2 سەعات بۆی فرای تەوسیە شتێ بکەی و شایەتمانێ و دوای یەکسەر وەفات ئەکا. پێغەمبەری خوا ئاوا بوو ئەو سیحەت و عافێتێکە بۆ گەڕاوە ئەو چەند سەعات و چەند دەقیقەیە. حەزەی ئەوە وەرچوو بۆ شوێنی خۆی بۆ ئەوەی کەوا ئیتر زانی کە ئیتر ئیطمینانی هەیە کە پێغەمبەری خوا باش بووە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەرەبەیانی ڕۆژی دووشەمە لە چێشتەنگا پێغەمبەری نازدار بۆ دوجار وەفاتی فەرموو. وەفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم طبعا وەک وەفاتی هەموو کەسێکی احتیاطی نەبووە. بۆ نمونە پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ حەزەتی ئیزرائیل خوا ئەینێرێت بۆ خزمەتی جبریل بە چەندین فریشتە وێتە خزمەتی کە ئەمە بۆ هیچ پێغەمبەرێکی نەکراوە. حەزەتی ئیزرائیل پرسیاری لێگا قوربان ئەگەر ئیجازە بفەرمی گیان تەکێشم، ئیجازە بفەرمی گیان تەکێشم. بەڵام ئەمە بۆ هیچ پێغەمبەرێکی تر و بۆ هیچ کەسێکی تر نەبووە، بەڵام بۆ پێغەمبەری ئێمە زۆر بە ئەدەبەوە فریشتەکان هاتوون بۆ خزمەتی، بەتایبەت جبریل بۆ خزمەتی هیچ پێغەمبەرێک نەچووە. ئیزرائیل ئیزنی خوازۆ لە پێغەمبەرانی تر وەکو حەزی موسا و باقی پێغەمبەرانی تر، بەڵام جبریل لە کاتی گیانکێشانە بۆ گیانکێشانی هیچ پێغەمبەرێک نەچووە. حەزەت ئیزرائیل فەرمووی یا ڕەسوول الله، من ئیتر فەرمانی خوایە ئەبێت جێبەجێ کەم، جەنابەت ئەمرت بە چییە؟ فەرمووی کاری خۆت جێبەجێکە و بەلی ڕەفیقی الأعلا، حضوری پەروەردگارم لە هەموو شوێنێ پێ خۆشترە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەو کات و ساتە حەزەت ئیزرائیل پێی ئەفەرمێ یا ئەیەتوها النەفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي. بەم شێوازە ئەی نەفسە پاکەکە لەو جەسەدە پاکە، لەو جەسەدە نورانیە دەرچۆ بگەڕە حضوری پەروەردگار کە تامەزرۆی پەروەردگاریت. ناو بەندە ساڵحەکانی من پەروەردگارە فەرمێت
طبعا رفيقي على پروردگارە و ناو بەهەشتە و لقای پەروەردگارە بەنەرمونیانی گیانی پێغەمبەری خوای کێشا سەڵات و سەلامی لەسەر بێ متمان لە دوای گیان کێشانی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر کە حەزی عائیشە یەکسەر هاواری لێ هەڵسا فەرمووی پێغەمبەری خوا وەفاتی فەرموو ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. حەزەتی عەبدوڵای کوڕی عەباس ئەفەرمێت پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ لە ڕۆژی دووشەممەدا لەدایک بوو لە 12 ڕەبیع الأوەل لە ڕۆژی دووشەممەدا بۆتە پێغەمبەر و وەحی ئیلاهی بۆ هاتووە لە دووشەممەدا کۆچی کردووە بۆ مەدینە و هەر لە ڕۆژی دووشەممە لە 12 ڕەبیع یەکەمە پێغەمبەری نازدار وەفاتی فەرمووە لە ساڵی 11 کۆچیە. پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ لەو کات و ساتا وەفاتی فەرمووە کە 8 حوزەیرانی ساڵی 633 زاینی ئەکات ئەو 11 کۆچیەی کە پێغەمبەری خوا وەفاتی فەرمووە. پێغەمبەری خوا تەمەنی 63 ساڵ کرد کە حەزەتی عائیشە فەرمی وەفاتی کرد ئەوە بوویتە سەحابە هاتنە ماڵەکەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ. حەزەتی عەبدوڵای کوڕی عەباس ئەفەرمێت پێغەمبەری نازدار تەمەنی 63 ساڵ بوو بەڵام 20 ساڵ لە ڕیشم 20 تاڵ لە ڕیشم بارەکی سپی نەبوو 20 تاڵ لە ڕیشم بارەکی سپی نەبوو 63 ساڵ تەمەنی کرد پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر لە کاتی وەفاتیا سەحابەکان کە هاتن حەزەتی عەلی کە 20 پێغەمبەری خوا وەفاتی فەرمووە لە قاچ و قوڵ کەوت وەکو بڵێ ئەژنۆیشکا. حەزەتی عوسمان لاڵ بوو هەر لە بەلاڵ لاڵ بوو سەحابەی تر بوو کوێر بوو سەحابەی تر بوو چاوی ساغ و فەرمی یا ئەڵڵا لێت ئەپاڕێمەوە بۆ لەمە و دوایتر ئەم چاومە دنیای پێ نەبینم مادەم پێغەمبەر وەفاتی فەرمووە. ئەسحاب ئاوا خۆشی پێغەمبەریان بووە صلی الله علیه وسلم. حەزەتی عومەر تێکچوو بە تێکچوونێک فەرمووی هەر کەسێ بڵێ پێغەمبەر مردووە بەم شمشێرە دایەڵم ئەی کوشم. حەزەتی پێغەمبەری خوا وەفاتی نەکردووە وەک حەزەتی موسا چۆ بۆ کێوی تۆر بۆ مناجات پاش ماوەیەتر ئەگەڕێتەوە ئەو منافقانە کەم خەبەرە بڵاوەکەنەوە ئەدا لە ملی هەمویان پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەم شێوازە حەزەتی عومەر ناڕەحەت بوو. سەحابەکانی هەر کەسێک بە شێوازێک بەڕاستی سەحابەکانیش نەیان ئەوێرە دەستی حەزەتی عومەر بڵێن پێغەمبەری خوا وەفاتی فەرمووە ناردیان بە دوای حەزەتی ئەبوبەکرا لە سەتەح کەوتمان چوو بەلای خێزانەکەی کچەکەی خاریجە لە پاشان مەسەلە کە گەڕاوە یەکسەر چێتە ژوورەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەرچەفێکی خەت بەسەر پێغەمبەرەوە دانراوە چەرچەفەکە لادا ئەفەرمێت طبت حيا وميتا يا رسول الله اذكرنا عند ربك بپاکی ژیای بپاکی وەفاتێک کرد یا رسول الله باسمان کەی لای پەروەردگار لە یادمان نەکەی مە خیتابە لە ڕۆحی پێغەمبەر سەڵات و سەلامی لەسەر بێ. بۆی عولەما فەرمون هەمیشە و دائیم ئینسان دروسە بڵێ ئەی پێغەمبەر باسم کە ئەی پێغەمبەر تکام بۆ بکە داوای لێخۆشبوونم بۆ بکە دوعای خێرم بۆ بکە چونکە حەزەتی پێغەمبەری خوا وەفاتی فەرموو. حەزەتی ئەبوبەکر ئەم خیتابەی کرد خیتابی لە ڕۆحی مبارەک کرد کە ئەو خەڵکەش ئەڵێ یا رسول الله خیتاب لە ڕۆحی پێغەمبەرەکە سەڵات و سەلامی لەسەر بێ. حەدیثەکەی بوخاری موسلیمە. اینجا هاتە دەرەوە حەزەتی ئەبوبەکری سدیق سەیری کرد حەزی عەلی ئەژنۆی شکاوە حەزەتی عەلی عومەرە بینێ بەو شێوازە حەزەتی عوسمان قسەی بۆ ناکرێ سەحابە چاوی کوێر بووە سەحابە بێوەش کەوتووە بەم شێوازە تەبعەن ئەمە دیمەنێکی زۆر ناڕەحەتە قوەی ئەوێ هێزی ئەوێ توانای ئەوێ بتوانێ قسە بکا وتار بدا خەڵکەکە هێوەرکاتەوە. بۆیە پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ هەمیشە ئەیفەرموو با ئەبابەکر پێشنوێژی بکات دایکی مادارن ئەیفەرموو یا رسول الله ئەبابەکر دڵ نەرمە ناتوانێت جێتەوە بەرنوێژی بکە. ئەو پێغەمبەری خوا تووڕە بوو لێ فەرمووی بۆ بوون بە خێزانێک بە ئافرەتەکانی چواردەوری یوسف بە گوێم کەن با ئەو بەرنوێژی بکات. تەبعەن پێگەیاندنی حەزەتی ئەبابەکر بەڕاستی پێغەمبەر بوو ئەو ڕۆژە پەروەردەی کرد. ڕێک و پێک حەزەتی ئەبوبەکر پاش زیارەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکسەر خەڵکەی کۆ کردەوە حەزەتی عومەری شەر لەسەر تووڕەبوونی خۆی نەکەوتە بوو هەر هاوارێ کرد کەس نەڵێ پێغەمبەر مردووە ئەوەی بڵێ پێغەمبەر مردووە منافقە. حەزەتی ئەبوبەکر بسم الله و حەمد و سەنای کرد و سەڵات و سەلامی کرد. اینجا بانگی لە حەزەتی عومەر کرد
فرمي دانشة حضرت أبو بكر زور جريئانة فرمي وما محمد إلا رسول قد خلت من قبله وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل أفإن مات أو قتل انقلبتم على أعقابكم ومن ينقلب على عقبيه فلن يضر الله شيئا وسيجزي الله الشاكرين. فرمي ئاگادار بن حەزەتی محەممەدی پێغەمبەری ئێمە پێغەمبەرێک بوو باقی پێغەمبەرانی تر هاتوو فەرمانی خوای جێبەجێ کرد پەیام و ڕیسالەی خوای هێنا وەک ئەو پێغەمبەرانە کە وەفاتیان فەرموو یا شەهید کران یان کوشران ئەم پێغەمبەری ئێمەش ئاوا هاتوو ئاوا تەشریفی بردەوە بۆ حوزوری پەروەردگار جا ئەوەی کەوا کافر ئەبێتەوە هەڵەگەڕێتەوە دوای ئەم پێغەمبەرە ناکەوێ ئەوە خۆی زەرەر دەکات ئەوەشی کەوا سەبر و ئارام ئەگرێ و لەسەر پەیام و ڕیسالەی پێغەمبەر ئەمێنێت لەسەر عیشق و محەبەتی پێغەمبەر ئەمێنێت دڵنیابن خوا پاداشی شاکەی داتەوە. گوێ بگرن وما محمد إلا رسول قد خلت انجا فرمي من كان يعبد محمدا محمد قد مات ومن كان يعبد الله الله حي لا يموت. پیغمبر عبد بندەی پەروەردگار و هەر کەس پێغەمبەری پەرست ئەوە پێغەمبەر مرد و ڕۆی وەفاتی کرد پێغەمبەر ناپەرستین ئێمە ئەوەیشی خوای تاک و تەنهای پەرست خوا حەیە و زندووە و ئەبەدیە و ئەزەلیە. ئەنجا حەزەتی عومەر ئەژنۆیشکا حەزەتی عومەر لە پێو بوو کەوتە ئەرز فەرمی والله كأنما ئێستا و ئاياتانە بیسم إنك ميت وإنهم ميتون أم آياتنا الله تازە من ئەی بیسم کە خوا بەرامبەر پێغەمبەری خوا فەرمیەتی. حەزەت ئەبوبەکر دەستی کردە ملی و فەرمی پێغەمبەری خوا فەرمانی خۆی جێبەجێ کرد ئەرکی خۆی جێبەجێ کرد ئێمەش ئەبێ لە مەولا دڵسۆز و پیاو بین بۆ ڕیسالە و پەیامی پێغەمبەر سەڵات و سەلامی لەسەر بێ. پێغەمبەری خوا لە دووشەمە ئافادی فەرموو بەڵام هێشتا جەستەی پێغەمبەریان نەشۆریوە هێشتا جەستەی پێغەمبەریان کفر نەکردووە. کۆمەڵە لە منافقەکان و نەیارانی ئیسلام و پێغەمبەر هاتن ویستیان ناکۆکیە دروستکەن لە نێوان سەحابەکانی پێغەمبەری خوا لە بەینی ئەنسار و مهاجیرە. وتمان پێغەمبەر پێش وەفاتی وتارێکی دا مهاجیرەکان تان لەیاد بێ ماندووبوونی ئەوان خزمەتی ئەوان مهاجرەکان ئاگاتان لە وەفای ئەنسار بێ ئەمە وەسەتی پێغەمبەری خوا بوو سەڵات و سەلامی لەسەر بێ. وتیان کۆمەڵێک لەژێر کەپرەکەی بەنی سەعدا لە لای سەعدی کوڕی عوبادە کۆبوونەتەوە پەیامی خۆیانیان هەیە بەرامبەر جێنشینی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ. حەزەتی عومەر فەرمووی یا ئەبا بەکر با خۆمان بگەینە ئەوێ جارە پێغەمبەر ناشۆین و کفری ناکەین. حەزەتی ئەبوبەکر فەرمی نە با ئەمە بکەین فەرمی نە ئەوەیان زەڕوترە. ئەوە بوو لەگەڵ حەزەتی عومەر و چەند سەحابەیەکان ڕۆشتن لەوێ هەندێک منافق وان تێگەاندبوون کە خەریک و ئاشاوە دروست بێت. ئەو نەفرێکی لە ئەنسارەکان هەڵسا وتارێکی تێر و تەسەلی جوانی دا بەرامبەر بە پێغەمبەر و کەسایەتی پێغەمبەر و ئەنجا ئەسحابەکان و مهاجرین و ئەنجا باسی ئەنسار و حەزەتی عومەریش بە هەمان شێوە وتارێکی جوانی ڕێگەپێکی دا و حەزەتی ئەبوبەکر وتارێکی ڕێگەپێکی دا ئەنجا ئەسحاب زانیان ئەمە دنیا و کورسی و پاشایەتی نییە ئەمە پێغەمبەرایەتیە و خزمەتی دینی پێغەمبەرە ئەبێ ئێمە تەسلیمی ئەمر و فەرمانی پێغەمبەر بین سەڵات و سەلامی لەسەر بێ کە هەموو نیشانەکانی پێغەمبەری خوا بۆ حەزەتی ئەبوبەکر ئەبێ ئەو جێنشینی مسلمانان بێ و خەلیفەی مسلمانان و جێنشینی پێغەمبەر بێ سەڵات و سەلامی لەسەر بێ. بۆ نمونە لەو ئاماژانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە کردووی بە حەزەتی ئەبوبەکر داینا بە ئیمام فەرمی ڕازی نابم هیچ کەسێک لە جێ من نوێشکە ئیلا ئەبا بەکر نەبێ. ڕۆژی حەزەتی عومەر نوێژی کرد فەرمی نابێ ئەبێت نابێ عومەر نوێشکە نابێ ئەبێ ئەبوبەکر لەکوێیە بەم شێوازە پێغەمبەری خوا فەرمی ئەبێ بانی کەنەوە. ئەو ڕۆژە وتمان ئیشی بۆ ڕۆژە دەرەوە بەڵام حەزەتی عومەر نوێژی کرد کە گوێی لە ئەڵڵاهو ئەکبەرەوە پێغەمبەری خوا لە ماوەڵە بەو ناڕەحەتیە تووڕە بوو فەرمی نابێ ناکرێت ئەبوبەکر لەکوێیە بێ ئەو نوێشکە. مەسەلە چەند جار پێغەمبەری خوا چووە بۆ مزگەوت لەو نەخۆشیە
بدانشان نوێژی کردووە حەزی ئەوبەکر لەسەر بێتە دوا فەرمووی لا تەبشە فەرمووی لە شوێنی خۆتان نوێژکە لە دوا پێغەمبەری خوا نوێژی بە دواوە کردووە ئەمانە هەمووی ئاماژەن کە حەزی ئەوبەکر سیدیق جێنشینی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ و هەروەها ئەڵێن لەو کاتا پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ بە حەزەتی عایشەی فەرموو ادعي لي أبا بكر أباك وأخاك حتى أكتب كتابا فإني أخاف أن يتمنى متمن ويقول قائل أنا أولى ويأبى الله والمؤمنون إلا أبا بكر رواه أحمد والشيخان واللفظ للمسلم أفرمت فرمي پیغمبری خوا بحج عائشة لكاتي نخوش فرمي أي عائشة برو باوكتو يعني أبو بكر حزي أبو بكر براكتن ببانكا با نووسراوی کیان بۆ بکەم چونکە لەوەجە کەسێک هەبێت تەماحی بەم شوێنی حەزی ئەوبەکر هەبێت با بەڕازی ئەم شوێنەی لە داگیر نەکات چونکە نەخوا نە مسلمانان ڕازی نامن غەیری ئەبابەکر خەلیفەی مسلمانان بێ و جێنشینی من بێت مەسەلە ئەو کتابە هەیە و هەروەها ئەڵێن جارێکیان ئافرەتی هاتە خزمەتی پێغەمبەری خوا لەو کاتی نەخۆشیە فەرمووی یا ڕەسوڵ بۆ کارێکی وا هاتووم پێغەمبەری خوا ئێستا ناتوانم و مەجالم نییە و نەخۆشم فەرمی کاتێتر بێرە فەرمی ئەگەر هاتمە تۆ لە حەیاتان نەبووی یا دیار نەبووی فەرمووی فإن لم تجدني فأتي أبا بكر کە منت نەدۆزیوە من وەفاتم کردبوو ئەوە بێ وەلا ئەبا بەکر ئەمە ئیبن کەسیر و هاوێنێوان عولەما فەرموون ئاماژەیە بە خەلافەتی حەزی ئەبا بەکر و هەروەها چەندین فەرموودەی تر کە لەسەر ئەوەی هەمووی ئاماژەن بەوەی کەوا حەزەتی ئەبوبەکر خەلیفەی مسلمانان بێ ولو كنت متخذا خليلا اتخذ أبا بكر خليلا طبعا هەمووی حەدیث صحیح بوخاری ومسلمە ئەم حەدیثانە کە خوێنراوە بۆ ئەنصار یەکسەر سعدی کوڕی عوبادە و جەماعەت تەسلیمی ئیمام ئەبوبەکر بوون و بەیعەتیان کرد بە حەزی ئەبوبەکر يعني بيعت درا مسلمانان دسته بدسته لانصار لمهاجرين هاتن بيعتان بابو بكر حزي ابو بكر كر كخليفه جنشيني پیغمبري خواه صلاه والسلام الى سربيه ان جاء لدواي اوا پیغمبري خواه صلى الله عليه وسلم دسكرا بشوردني بوشواسي ك اما جماعه فكر حضرت علي وحضرت فضل كري عباس و كومرة الصحابه زيد كري حارث اسامه كري زيد مثلا كوملك لا اما زكاني پیغمبري خواه لو كاتا لخدمت پیغمبری خواه بون صلی الله علیه و سلم پیغمبریان شوری اینجا پیغمبریان لسی کفنا کفن کرد ما نه عمامیتی ابو نکراسی تابو زکابرا یبو این الله کاک عمامکی و جامانکی و کراسکی و کاک پیغمبری خواه لسی کفنا کفن کرد لسی کفنی یمایی سپیا کفن کراوه ام سروزکی گرید راو نه قبرها کراوتو بوشی واسه ایتن نه عمامیتی ابو نکراسی پارچه بو انجا نوێژ لەسەر پێغەمبەری خوا کرا قەیرێک وەکو لەسەر وسەلەکەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ فەرمی جێم بێڵن چونکە یەکەم جار جبریل و دەستە فریشتەکان نوێژ لەسەر دەکەن دواتر ئالوبەیت دواتر مەسەلەی سەحابەکان دەستە نوێژ لەسەر دەکەن بەو شێوازە فەرمایشتەکەی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ جێبەجێیان کرد اینجا بۆ ڕۆژی چوارشەممە پێغەمبەری خوا نێژرا ینی دووشەممە وەفاتی کرد سێشەممە و چوارشەممە ینی دوو ڕۆژ پێغەمبەریان نێشتۆ بس بو اوي كوا كاروباري مسلمانان جيگر بيت او ساجستي پیغمبر خونه جير خاك ابي اما الدرس ابو امت ابي اوا اصل جسمي هبي لسر پاراستني وحدت وبراياتي مسلمانان ايمانداران پاراستني اسلام انجا لسر ناشني پیغمبر خو وكيشه هندك الصحابه كان فرمان لبقيعه هندك فرمان لا حظ ابراهيم ينجين لا ابراهيمي كري طبعا يعني حضرت ابراهيم وكو شن رواياتك وارد بوا بلام حضرت ابو بكر بهمان شوا چونکە جێگەداری حقی پێغەمبەرە صلى الله عليه وسلم باماشی پێغەمبەری خوا فەرمووی من لەسەر فەرمایشی پێغەمبەری خوا پێغەمبەر لە شوێنی خۆیان نێژم پێغەمبەری خوا گوێم لێ بووە چەندین جار فەرمووی پێغەمبەران لەکوێ وەفاتکەن هەر لەوێ ئەبێ بنێژرێن هەر لە ژوورەکە خوا شۆرا کە وەفاتی کرد هەر لەو ژوورا شۆرا هەر لەو ژوورەشە نێژرا انجا اما حسمي خلافك ابو پیغمبري خوان اماده كر بو ناشتن انجا آية پیغمبري خوا قبركي لا دربيه يا ناو دربيه حزتي ابا عبيده لك قبر كندي ناو در زور شار زابو حزتي ابو طلحه لا در شار زابو
صحابه فرمیان کامیان زوب جوابنا بورد كان کامیان زوب گنا لامان اویان با قبری پیغمبری خوا کنه لو کاته ابو طلحه زوتر گشت قبرك پیغمبری خوا هالکن بلادر انجا پیغمبری خوا چرچف كان بو داخست لنا قبرك يا تا پیغمبری خوا بكفنك وخسناوي انجا دوای او پیش پیغمبری خوا بخش راگد او پارچشان درينا لنا قبرك پیغمبری خوا صلاه و سلام الى سربه يعني پیغمبری خوا بس بكفنك ببي صندوق وبهج لنا قبرك يا دان راو بيشكي بخشت پیغمبری خوا گیراو اما ناشتنی پیغمبری خوا صلاه و سلامی لسر به ازان خوشویستان ام پیغمبر نازاره همو جیانی رحمت بو بلام اما او ناگینی وفادی پیغمبری نازدار صلاه و سلامی لسر به اتر رحمتي لطفي مهرباني توجهاتي دعاء خيري بركاتي پیغمبری خوا بموتي بمردني قطع نابو نابرتوا وقت شون براسي خورد لسر ارزا ببره دنيا ويرانه بيت تيشكي خور اگر مثلا سرقي حفتيك نبي خلق بطاقته يعني بو معلوماتان ام اسلامه يك لحظه رحمتي پیغمبري لدور كويتوا اسلام الرخيت اسلامي تنامنتوا حياتي پیغمبري خوا قورتر لحياه الشهيدان كخوا بحياه الشهيدان فمن نمردون ولا تحسبن ولا تقول لمن يقتل في سبيل الله اموات بل احياء عند ربهم يرزقون ولا تحسبن الذين قتلوا في سبيل الله امواتا بل احياء عند ربهم اما طبعا ولكن لا تشعرون اما نص اياته القران فرمت يوم ملن شهيدان مردون لا ينفع الرسول وتت نقوتن بلكم غماني ما بن كمردون شو اوان نامرن اوان لا ينخوا وبر وهستان كناكن لا ينخوا الرسول بورات بلكو دلخوشن بوهم ورحمه وبركاته كمثلي بيانغا پیغمبری خوا مامۆستای شەیدان بوو ئەنجاوەک ئەرزم کردن پیغمبری خوا فەرمی ئەی عایشە لە کاتی نەخۆشەکە والله ئێستش ئازاری ژەهرەکەی خەیبەر لە گیانمایە بۆیە عولەما فەرمون پیغمبری خوا بە وەفاتێکی احتیاطی وەفات نەکرد بەڵکو بە شەیدی پیغمبری خوا ڕۆشتووە ئەنجا پیغمبر خۆی لە چەندین فەرمایشتا فەرمێت الأنبياء أحياء في قبورهم يصلون پیغمبران مزندون نا قبرخانی خوانا خەریکی چین عیبادەت و نوێژن ئازیزان و خۆشەویستان ئیتر لەگەڵ ئەوەشە حەدیثێکەوە بەزار ڕیوایەتی کردووە صحیحە سەنەدەکەی ئەفەرمێت حیاتی خەیر لەکم ومماتی خەیر لەکم حیاتی من خێرە بۆ ئێوە ژیانی من خێرە بۆ ئێوە قسەم لەگەڵاکەن قسنە لەگەڵاکەن پرسیارم لێکەن جوابتان نەدەمەوە مردنیشم خێرە بۆتان سەحابە فەرمیان جا یا ڕەسوڵ الله حياتك خير وما قمان ثانيه والله اي بردني توسون خير وما بيغمبري خوا فرمي مردنا كجم خير وتان اعمالي ايوه بشاني من ادريت اعمالي امتكم امتي اول امتي اخر بشاني من ادري ابي من سيري كم بيخ وين موا ام امتي من كاعمالك ابينم سيري كم ان رايت فيه خيرا حمدت الله او كما قال اگر چاکم تیابینی اللهم خواه سپاس بتو امتکی من او دن نازدار و چاکاکا اما رفع درجات هو پیغمبر صلاة و سلام الى سربيه پیغمبر خوش حالك بكدوي چاكت افنو ان رأيت في شر او كما قال اگر خرافم لملف اعمال تانا بيني ملف اعمال برسنة دولا خطا پیغمبر نبيني اگر بيني ملف اعمال تان خرافيتيايا او الناي الله اما لفي وبرا بحضوري بروتات تاخوالي تاخوش نبيت استغفرت الله لكم اللهم خوايا لم امتي من خوش به نزانا نفامه خوايا هدايتي به اما دل صوزي بيغمبري خوايا النبي اولى بالمؤمنين من انفسهم او يا بيغمبر اما يا رحمتي بيغمبري نازدار صلاه والسلام الى سربيه لو قبريشا دستي لامتك برنادا بويا يك لحظه رحمته توجهاته بركاتي پیغمبر دور بيلا مسلمانان و ايمان داران دڵنیابە مسلمانان و ئیمانداران وێرانە بن تێکەچن بەسەرێکە ئیسلامە ڕۆخێت و دنیاش وێرانە بێت. دنیا بە ڕەحەمات و بەرەکاتی خوا داوەتی بۆ پێغەمبەرە بە مردنی قەتع نابێ بەڵکو بەردەوامە تا قیام ساعە. لە قیامەتیشا ڕەحمەت و سۆز و میهرەبانی ئەو نەبێت شەفاعەتی عوزمان دەست پێ ناکە و خەڵکی لە ڕەحەتیایە. ئەمە پێغەمبەرەکەی ئەمەیە. هەزاران هەزار درود و سەڵات و سەلامی لەسەر بێ. ئازان و خۆشەویستان، لێرەشانە کۆتایی وتار و بابەتی ئەم شەومان هەتا
گوڵبژێرێک لە وەفاتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و باسی تر لە سیرەی پاکی پێغەمبەری خوا و ئەوصافی پێغەمبەری خوا و ئەصحابەکانی پێغەمبەری خوا هەموو لایەک بەخوای گەورە دەسپێین. خوای لێمان خۆش بە عاقبەتمان بەخێر بگێڕە، دوعا و نزا و پاڕانەکەمان لێ قبوڵ کە بە ئیمان و بمان ژێن و مان برن و زیندومان کەرەوە. یا ربی خوا دڵۆرین هەموو لایەکمان خۆشکە، ناوی خۆمان و باوکو دایکمان لە دەفتەری تایبەتی پێغەمبەری نازدارە سەڵات و سەلامی لەسەر تۆماری کە، بانگمان بکە، تکامان بۆ بکە، شەفاعەتمان بۆ بکە لە بەرزەخە، بمان ناسێتەوە، بیناسینەوە، شەفاعەتمان بۆ بکە لە تاریکی قەبرە، لە کاتی لە پردی سیراتە، لە کاتی میزانە، لەسەر حەوزی کەوسەر بانگمان بکە و دەرمان نەکا بەو دەستە مبارەکە و جوانانەی خۆی ئاوی کەوسەرمان باتێ لە توینەتی و نەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ. یا ربی خوا شفای نەخۆشەکانمان بی، عاقبەتی پیرەکانمان بەخێر بگەڕی، هیدایەتی گەنجەکانمان بی، وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکەی. یا ربی خوا فرای مسلمانانی غەزەکەوە، یا ربی خوا ئەو مجاهیدانە سەرخە، یا ربی خوا جوولەکە و جێشی جوولەکە تێک بشکێنەوە سەرەکە، یا ربی خوا تەدمیری حیاتیان کە، یا ربی خوا قوی هێز بدە بە ئەو مجاهیدانی غەزە و فەلەستین توانایان بیتێ سەرکەون بەسەر ئەو جوولەکەی مەلعون و نيار ناحزاني خطو في غنبركتا. آمين آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين، والسلام عليكم ورحمة الله.